هۆشیاری جەندەری و ڕوانینی یەکسانخوازی چەند پەیوەندیشی قوڵی بە ژیانی کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە هەیە، هێندەش کۆڵەکەیەکی شارستانی زیندون بۆ سازکردنی هەستی دڵنیایی و دادوەری کۆمەڵایەتی و یاسایی. بەڵام کاتێک ئەم دڵنیایە دەکەوێتە بەردەم هەڕەشەی یاسایی و ئاینی و سیاسی، ئیتر ئەو کاتانە خاوەنی ئەو مافانە بێدەنگ نابن. کێکم جار لەسەر ئەم پرۆژەسایەمان زانی بەڕاستی نەمانتوانی هیچ نەکەین و بۆیە ئەم فکرێمان بوو لا دروست بوو کە ئێمە بە ڤیدیۆیەک هەستین بۆی پیشانی بین کە ئێمە دژی ئەم یاسا ئەوەستین کە چەند لایەنێکی دینی عێراق ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە مناڵ بە شودان بکەن بە یاسا. لە سەرەتای مانگی 11 ساڵی پاردا ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنجاندا بە خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای هاوسەرگیری لە تەمەنی مناڵیدا کە پشتیوانانی ئەو پرۆژەیە پێیان وایە کیژۆڵەکان دەتوانن لە 9 ساڵیەوە بەشوو بدرێن. بەڵام ئەم هەنگاوە لەلایەن میدیاکاران و سندیکای مەفپەروەران و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە ڕوبەڕووی ڕەخنەی زۆر بووە. بەداخێکی زۆرەوە باس لەوە کاتێکێک لە بڕگەکانی کە تعدیلێک باس لەوەکە هەموو کەسێک کە ئەوێ هاوسەرگیری بکە یاخود لە کاتی جابوونەوەیە بگەڕێتەوە سەر مەزاهیبە دینیەکان. مەزهبە دینیەکانیش ئەمان هەموو مەبەستەکانەوە چۆن بتوانن بە ئاسانترین شێوە کچەکانیان مناڵەکانیان بن بەشوو. پرۆژێکی هونەری لە شاری سلێمانیەوە دەبێتە هەڵمەتێکی میدیایی بە هەردوو زمانی ئینگلیزی و کوردی دژی پرۆژە یاسای هاوسەرگیری لە تەمەنی مناڵیدا. ئەم هەڵمەتە سنووری شارەکانی تێپەڕاند و بوو بە هەڵمەتێکی جیهانی. ڕەنگە دایک و باوکی من یاخود خێزانی ئەو کەسانی کە لە دەوروبەری منن ئەوە قبول نەکات کە مناڵێک لەو تەمەنەیە کە بە هیچ جۆرێک تەمەنی هاوسەرگیری نییە بدرێت بەشوو. بەڵام کەسانێکن کە ئەبنە قوربانی ئەم یاسایی کە بە تەمان بیسەپێنن بەسەر کچانی کووردا و کچانی عێراقی بە گشتی ئەو کچانە ئەبن بە قوربانی. لەبەرەوە من بە ئەرکی خۆم زانی کە داکۆکی لە مافی ئەو کچانە بکەم کە لە کۆمەلگای مناهات. هەڵمەتی داکۆکیکردن یان ناڕەزایی بەرامبەر هەر دیاردەیەک یان هەر بابەتێک بیر و ڕوانینێکی بەرجەستەی لە پشتەوەیە. بیرۆکەی ئەم پرۆژەیە هەم پەیامێکە لە کچانەوە بۆ دەسەڵات و کۆمەلگە و ئاین، هەم پشتیوانیە بۆ دادوەری کۆمەڵایەتی و یاسا و دەستوری هاوچەرخ. ئێمە وەکو گەنج و کچی کورد ئەتوانم بڵێم هۆشیاری کۆمەڵاتی و جەندەریمان بەرزترە لە چاو پێشووە. بۆیە ئێمە بە هیچ شوێک نەمانتوانی ئەم پرۆژە یاسایە قبولکەین و هەر لەبەر ئەوەشە ئەم چالاکیەمان ساز کرد. لەبەرەوەی بە هەموو شێوەیەک ئەم یاسایە مافە سەرەتایەکانی مرۆڤ پێشێ دەکات. ڕەنگە دەستورێکی هاوچەرخ و یاساگەرێکی دادوەرانە ڕێگر بێ لە بەردەم پرۆژە یاسایەکی لەو جۆرەدا، بەڵام هێشتا لە پەرلەمانی عێراقدا چەند قەوارەیەکی گەورە داکۆچی لە مەسەبگەرایی و یاسای ئاینی دەکەن. هاوکات هەڵمەتێکی پێچەوانەش دەستی پێکردووە. بە خۆشحاڵی و هەتا ئێستا ئێمە نەمانیەشتووە لەگە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کەوان جودێکی زۆر بۆ کەسانی یاساناس هەموو کەسانێک کە بەڕاستی احترامی مافەکانی مرۆڤەکدن چونکە لە کۆتایە تۆ مناڵێک هیچ گوناحێکی نییە بێجگەلێک کە باس لە پاراستنی مافی مناڵەکەی دەست مافی مرۆڤ قبوڵیەوە تا تۆ لە کۆمەلگایەکدا مناڵەکانت مناڵێکی بچووک بەبێ ئەوەی هیچ ڕەزامەندێکی تیابێت تۆ بەشوو بەبێ ئەوەی یعنی لەم سەردەمەیە ئەمە زۆر پرۆژەیەکی هونەری لە شاری سلێمانیەوە بە 3 زمانی جیاواز دەبێتە هەڵمەتێکی میدیایی دژی پرۆژە یاسای هاوسەرگیری لە تەمەنی مناڵیدا. دەرهێنەری ئەم هەڵمەتە ڤیدۆیە سەنگەر عەبدوڵڵایە. ئەم هەڵمەتە سنووری شارەکانی تێپەڕاند و بوو بە هەڵمەتێکی جیهانی. زۆر ترسناکە کە خەڵک ئێشتا لەو بیرڕای بمێنێ کە هەموو کەسێک بیرڕای خۆی بەسەر کەسی کا بسەپێنرێ. ئەو کەسانی کە ئەم بیرڕایانە بڵاو ئەکەنەوانێ وا لە گەنجی ئێماکەن کە لەسەر یەک ڕابڕۆن و مێشکان داخراو بێت و هیچ شتێکی کە وەرنەگرن. ئەگەر ئەم پرۆژە یاسای هاوسەرگیریە بۆ کیژۆڵە تەمەن 9 ساڵ و سەروترەکان بوو بە پرۆژە بڕیار، ئایا ئەو کاتە هەڵمەتەکان دەگەنە چه ئاستێک؟ ئەگەر ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت کە نابێت جێبەجێ بکرێت لەبەرەوەی ئەو کاتە گوزارش لەوە کاکە ئێمە کۆمەلگایەکین بەرەو دیکتاتۆریەتە ڕۆین و یاسایەکی بەربەریە، ئەو کاتە ئێمە ئەبێ بەپێی توانای خۆمان چی جۆرە چالاکیەک بێ سازی بکەین. ئیتر هەوڵێن پەیوەندی بە ڕێکخراوەکان بکەین، ڕێکخراوی ئەوانەی بۆ مافی ئافرەت ئیشەکەن و مافی مرۆڤ بەگشتی و لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە تەنها چوونە سەرشەخامیش لەبەرەوەی بەڕاستی ئێمە نەک هەر ئێمە وەکو گروپەکەمان یاخۆ وەکو تاک بەڵکو ئەبێ هەموو کۆمەلگا هەڵستێتەوە لەبەرەوەی بە هیچ جۆرێک ناکرێ یاسایەکی وا قبول کرێ.
بەڵام هێشتا دۆسی ئەم پرۆژە یاسایە لەلایەن پەرلەمان و پشتیوانانی هاوسەرگیری لەو جۆرەوە دانەخراوە. واتە شیانی ئەوە هەیە جارێکی دیکە خوێندنەوە و داکۆکی لەسەر بکەن. ئێمە لە پەرلەمانی عێراق توانمەوە بڵێم لەبەرەوەی تەحالوفی وەطنی ڕێژەیان زیادە و حتا تەحالوفی قووا و حتا توانمە تەحالوفی کوردستانیش هەموو ئەمانە ئەو بابەتانی کە پەیوەندی بە ژنانەوە هەیە گرنگی پێنایەن. ئەمە لەناو ئەم قوبەیە کە نایە قوبەی پەرلەمانە گرنگی پێنادرێ و حتا بە بابەتێکی سەرەکی نازانڕێت چونکە ئەمە وات لێ تاکە تۆ لەم جێگای هەمیشە وەکو وایە تۆ لەبەرەی جەنگابی. فراهەمکردنی هۆشیاری جەندەری و یەکسانی کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئازادی تاکە کەس لە چوارچێوەیەکی شارستانی زیندوو یاسایی هاوچەرخدا لەڕێی دەستور و سەروەری یاساگەرێکی مۆدێرنەوە ڕەنگە ببێتە بەربەستێک لە بەردەم گەڕانەوە بۆ سەدەکانی ناوەڕاست، بەڵام هێشتا سازکردنی کەشێکی لەو جۆرە لە بەردەم ململانی ڕاستەقینەدایە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.